لە 2019ەوە بەشی مێژووی لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی بە پلەیەکی بەرز تەواو کردووە و یەکێکە لە سێ یەکەمەکانی بەشەکەی، بەڵام تا ئێستا دانەمەزراوە و بە ناچاری ڕووی لە دانانی دوکانێک لە ناو بازاڕی شارەکەی کردووە. شکار دەڵێ دەبوو ئێستا من لە چوارچێوەی دیوارەکانی زانکۆدا بووم و توێژینەوەی زانستی ئەنجام بدەم، بەڵام بەهۆی بێهیوابوونمەوە ڕووم لە پیشە و کارێکی دیکە کردووە. وەکو یەکێک لە سێ یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە ساڵی 2019ەوە تەخەڕوجمان کردو و کۆتاییمان بە پرۆسی خوێندنی قۆناغی بەکالۆرۆس هێناوە، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم زۆر خەمساردە لە هەمبەرکەیسی ئێمەیە، ئەبوایە بەجددی ئێمە لە هەر وڵاتێکە وەکو سەرمایەکی نیشتیمانی سەیرەکەین، چکە هەم باگراوەندێکی سەقافی و هەم باگراوەندێکی عیلمی زۆر تایبەتمانێ ئەکرێ بڵین جیاوازین لە خوێندکارەکانی تر، چکە من خۆم شخصی خۆم ڕۆژی وا هەبووە 12 ساعت بەردەوام بووم لە خوێندنەوە، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم ئەوەنەی سەرقاڵی کاری ناپێویست و سەرقاڵی دامەزرانی ناپێویستە بە تایبەت لە سلکی ئاسکەری و کەرتی سەربازیە، هێندە گرنگی بە لایەنی سەقافی و لایەنی عیلمی وڵاتەکەی خۆمان نایە. بە تایبەت ئەم دەقەیە کە من تۆ قسەی تیا ئەکەین لە ساڵی 2007 دامەزانی ئێمە وەستاوە، تێگەی دامەزانی ئێمە وەستاوە، فەراغێکی زۆر عیلمی و ئیداری گەورە دروست بۆ، چکە ئێمە خۆمان ئەزانین ساڵانە فەرمانبەرمان هەیە خانەنشین ئەبێت، مامۆستامان هەیە خانەنشین ئەبێت، پێویستە بە یەکەمەکان بە سێ یەکەمەکان ئەم فەراغە پڕ بکرێتەوە، بەڵام بەداخەوە ئێمە کەیسەکەی ئێمە هەموو قۆناغی یاسایەکانی خۆشی بڕوی تەنانەت قۆناغی بایۆمەتریش. ساڵانە 30,000 قوتابی لە هەرێمی کوردستان قۆناغی زانکۆ پەیمانگاکان تەواو دەکەن و چاوەڕوانی دامەزراندنن یان ڕەخساندنی هەلێکی کار لەلایەن حکوومەتەوە، بەڵام ژمارەی دانەمەزراوان تا ئێستا 500,000 قوتابی تێپەڕاندووە و هێشتا پلانێکی ڕوون بۆ ئەم دەرچوونە بەدی ناکرێت. شارەزایەکی بواری خوێندنی باڵا دەڵێ پێویستە لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق فشار لە حکوومەت بکەیت بۆ ئەوەی پرۆسەی دامەزراندن دەست پێ بکاتەوە. ڕاستیە بێ دەروێ دەرگایەک بکاتەوە بۆ چارەسەری ئەم کێشانە. جا ئێستا خۆشبەختانە دەرگای حکوومەتی عێراقی هەیە. من داوا ئەکەم لێرەوە لە نوێنەرانی کورد لە بەغدا ئیتر ئەگەر هەردوو حیزبی دەسەڵاتداریش نەبنەوانی تر بتوانن لەوێ شتێک بکەن بۆ ئەم خەڵکە فەقیر و هەژاری کە بەڕاستی لە مەسەن کابرا بە لەسەر گیرفانی خۆی هەوڵی داوە چووە ماستەرێکی خوێندەوە دکتۆرایەکی خوێندەوە، بەڵام تا ئێستا تاعینات نییە. ئەم وڵاتە پێویستی بە توانای گەنجە بۆ ژیانەوە بۆ بەهێزکردن بۆ، بەڵام بەداخەوە هەتا ئێستا نەتوانراوە ئەوە بکرێ. ئومێ دەکەین لە داهاتووە توانای گەنجەکان بەکار بهێنرێ بۆ گەشەپێدانی وڵات و بۆ بەرەو پێشچوونی وڵات. ئیتر نازانم جا ئەم تەمەنایە تاکەی هەر بەردەوامە بێ. بە وتەی دکتۆر غالب محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەران حکوومەتی عێراق ئامادەیە بۆ دامەزراندنی سێ یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان، بەڵام حکوومەتی هەرێم ئامادە نییە هاوکاری بکات. ئەزانی ئەمڕۆ چوونە لە زانکۆی ڕاپەڕین 100 کەسیان دامەزراندووە بە عەقد بەدزیەوە باشە خەڵکیاتە مەرحەلە چوارە جارێکان تەواوی نەکردووە، مەرحەلە چوارە تەواوی نەکردووە. سەیکە ئێمە 35,000 کەسمانەیە دانەمەزراوە لە مهندس لە دکتۆر سوێنت بۆ خۆم خەڵکیان داناوە ناوەکەی لامە ئەیم دەناوەکەی بڵاوکە بوو خەڵکیان داناوە ئینی تەواو نەکردووە. جارە مەرحەلە چوارە یعنی تۆ سەیکە چ مویمە ینی مەرحەلە چواری لە ماڵە دانیشتووی جارە تەخەڕوج نەکرێت تەعین بی. خەڵکیش هەیە لە 2014ەوە دانەمەزراوە، خەڵکی لە 2013ەوە دانەمەزراوە. وەڵا خەڵکە راسم ئەوائیلە ئەزانی ئەوائیل یەکسی یەکەمەکان بۆ دانامەزرێن با ئەوتش پێ بڵم عێراق ڕازی بووە سەتانەوەتیش ئیشەکانی تەواو بووە، بەس ئەوەنە وتێتی نووسراوێکم بۆ کە هەرێمی کوردستان بڵێ ئەمە دوایی ئەمانە کە دائەمەزرێن ئەمە تەبعاً ئەمانە دائەمەزرێن لەکوێ دائەمەزرێن؟ خۆ لە بەسڕ دانامەزرێن، لە هیند دائەمەزرێن، لە کوردستانە دائەمەزرێن کە لە بەشە بوجەی هەرێمی کوردستانە بیبڕین. وتێتی قبول ناکەم. لە 2007ەوە پرۆسی دامەزراندن لە هەرێمی کوردستان ڕاگیراوە، بەڵام بە شێوازی نافەرمی ئەو پرۆسەیە لە ناوەندە سەربازیەکان و لە ڕێ حیزبەوە درێژە هەیە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.